بەپێی ناوێ ڕسمی خات و ئیرکا فرانکۆ کێچێکە لە ڕێخەرانی فێستیڤاڵی مانگانەی ئەمازۆن کە بۆ محەممەد پاکش نێردراوە. محەممەد پاکش لە فێستیڤاڵی شەعر بۆ باوکان لە کۆی 936 شاعری بەشدار بوو لە 7 وڵاتی جیهانەوە. شعرەکەی ناوبراو پەسەندکرا. ئەمە سێم بەشداری شاعر محەممەد پاکوژە لە ڕووداوێکی جیهانی شعر کە مانگانە ڕێکخراوی ئەمازۆن لە وڵاتی ئیکوادۆر لە ئەمریکای لاتین ئەنجامیەدات و شاعران لە هەموو وڵاتانی جیهانەوە بەشداریەکەن. لە کۆتاییدا ڕێکخراوەکە بڕوانامەی ڕسمی بۆ هەموو شاعرانی بەشدار بوو ئەنێرێت. ڕێکخراوی ئەمازۆن لە وڵاتی ئەکوادۆر لە ئەمریکای لاتین مانگانە پێی ئەو پێڵێ ڕووداوی جیهانی شعر بۆ شاعیرانی جیهان و فیستیڤاڵی مانگانە هەر مانگە چ ڕووداوێکی مێژووی جیهانی لەو مانگەیە هەبێ. بۆ نمونە لە مانگی ڕابردووترا بۆ مناڵان بوو بەشداریمان کرد و مانگی ڕابردوو بۆ دایکان بوو بەشداریمان کرد. ئەم مانگە بە شعری باوکان پاڵەوانەکانی گردوونن لە فیستیڤاڵی شعری وەفا بۆ باوکانە بەشداریمان کرد. ساڵ بە ساڵیان مانگ بە مانگ بەشداربووانی شاعیرانی جیهان لە ئەو فیستیڤاڵەیە زیادە بێ. ئەم جارە لە 7 وڵاتی جیاوازی جیهانەوە 936 شاعیر بەشداری کردووە کە سوپاس بۆخوا شعرەکەی ئێمە بە کۆی دەنگ پەسەند کراوە و ئەوەی یەکێکە لە شانازیەکانمان بۆ کوردوە بۆ شارەکەمان و بۆ نیشتیمانەکەمان چونکە ئێمە بە ناوی کوردەوە بەشداریەکەین. ئەوەندەی پێمان خۆشەکە کورد سەرکەوی ئەوەندەی پێمان خۆشە ناوی کوردیان با بڵین شعری کوردی بەرینە فیستیڤاڵ و نێوەندە جیهانەکانەوە. ئەوەندە کارمان بەڕاستی لەسەر دەرکەوتنی خۆمان یاخود کارمان لەسەر بارزکردنی بەرزکردنەوەی خۆمان نییە بەڵکو کارمان لەسەر بەرزکردنەوەی نیشتیمان نەتەوە و ئەدەبی نیشتیمانی نەتەوەکەمانە. ئەم شیعرانەی کە لەم فیستیڤاڵانەیە بەشداریکرێ ئەبێ شعرێک بێ کەمتر مۆرکی ناوچۆیی و شوێنی پێوە دیار بێ ئەبێ شعرەکە جیهانی بێ. بۆیە من خەمی باوکانم لە هەموو جیهانە خواردووە. باوکان زوو لە خەوڵ دەسن بەیانیان زوو دەچن بۆ سەرکار. چێلگەکان بە ڕەنجی باوکان سەوز دەبن باوکان دڵی چیاکان هەڵدەدڕن. باوکان لە کانی خەڵوزدا کار دەکەن بە ناخی جەستەی زەویدا دەچنە خوارێ. باوکان ڕۆدەچنە قوڵایی زەریاکان ئەوان مەردانە نانمان بۆ پەیدا دەکەن. باوکان سەربەرزانە مناڵەکان گەورە دەکەن بەشکۆمەندیەوە بەسەر زەویدا دەڕۆن. باوکان ئاگایان لە داڕمانی چیاکانە و ناترسن ئاگایان لە ڕۆچوونی کانی خەڵوزە و بۆ پەیداکردنی لە تێنان ژیان دەبەخشن باوکان.